عەربستانی سعودیە میرنشینە یەکگرتووەکانی عەرەب، بەحرین، یەمەن، مالدیڤز و میسر پەیوەندیە دیپلۆماسیەکانیان لەگەڵ قەتەر بڕیوە بەهۆی ئەوەی گوایە پشتیوانی لە ڕێکخراوە تیرۆریستەکان دەکات و ئەم وڵاتانە هەمویان هاوپەیمانی ئەمریکان لە شەڕی دژ بە تیرۆریزمدا و ئەمریکا لە بنکەیەکی ئاسمانی قەتەرەوە هێرشە ئاسمانەکانی دژ بە ملیتانەکان ئەنجام دەدات. پەیوەندیەکانی نێوان قەتەر و وڵاتانی دراوسی لە کەندا و لە پڕێکدا گۆڕانکاریەکی گەورەی بەسەرداهات دوابەدوای بڕیاری ئەنجومەنی هاوکاری کەندا و بۆ بڕینی پەیوەندیە دیپلۆماسیەکانیان لەگەڵ دۆحا لەسەر پەیوەندیەکانی لەگەڵ ئێران و گوایە پشتیوانی لە گروپە تیرۆریستەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریقا دەکات. وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنفرانسێکی بەرگری لە ئوسترالیا داوای کرد لە وڵاتانی ئەنجومەنی هاوکاری کەندا و کە جیاوازیەکانیان چارەسەر بکەن. بێگومان ئێمە داوا لە هەموو لایەنەکان دەکەین کە پێکەوە دانیشن و جیاوازیەکانیان چارەسەر بکەن. ئەگەر هەر شتێک هەبێت لەوەی کە یارمەتی چارەسەرکردنی ئەم کێشەیە بدەین ئەوەیە کە پێمان وایە گرنگە ئەنجومەنی هاوکاری کەندا و بە یەکگرتووی بمێنێتەوە. ئەو هەرێمە ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ لەشکری ئەمریکا لە شەڕی دژ بە داعشدا. کەشتی هێزی دەریایی پێنجەمی ئەمریکا لە بەحرینە کە چاودێری دەریاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوەندی ئاسیا دەکات و قەتەری شوێنی بنکەی ئاسمانی ئەلعودەیدا کە لەوێوە ئەمریکا هێرشە ئاسمانەکانی دەکاتە سەر ملیتانەکان. بەڵام وەزیری بەرگری ئەمریکا پەیوانیە ئەم ڕەوشە کار بکاتە سەر شەڕی دژ بە داعش چونکە هەر یەک لەو وڵاتانە وابەستەی خۆیان بۆ شەڕی دژ بە داعش لە لوتکەیەکەی ڕیاض ڕاگەیاند. من دڵنیام لەوەی ئەم بارودۆخە دیپلۆماسیە هیچ لێککەوتەی نابێت. منم قسانە لەسەر بنچینەی ئەو پەیمانانە دەکەم کە هەر یەک لەو وڵاتانە داویانە بۆ ئەم شەڕە. قەتەر بە بەردەوامی وە زۆر بە توندی نکۆڵی لەوە کردووە کە پشتیوانی دارایی تیرۆریستانی کردبێت. لە مانگی پێنجدا میری قەتەر تەلەفۆنی بۆ سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی کرد و پیرۆزبایی هەڵبژاردنەوەی لێکرد. ئەم پەیوەندیەش بەرهەڵستیەکی ئاشکرای هەوڵەکانی عەربستانی سعودیە بوو بۆ ناچارکردنی قەتەر لەوەی کە ببێتە بەشێک لە بەرەی دژی ئێران کە عەربستانی سعودیە بە دوژمن و مەترسی سەرەکی دەبینێت. قەتەر دراوسەی ئیرانە و هیچ هۆیەک نییە کە ناکۆکی هەبێت لەگەڵ ئیران و عەربستانی سعودی هیچ هۆکارێکی نییە بۆ ناکۆکی لەگەڵ ئیران. ئەم ڕێبازە ڕێبازێکی هەڵەیە ئەمە شتێکی بێمانایە کە سعودی داوا لە قەتەر دەکات دوای ڕێبازێکی هەڵە بکەوێت. بەڵام پرۆفیسۆر ئۆزیرابی لە ئیسرائیل دەڵێت وڵاتانی عەرەب بە تایبەتی سعودیە بە سەردانەکەی ترامپ هاندران. ترامپ لە میانەی وتارەکەیدا لە ڕیاض ڕوونی کردەوە پێویستە هەمووان بزانن حەماسی ژەر وەکو داعش ڕێکخراوێکی تێرۆریستیە. ئێران ئەو وڵاتەیە گرفت و ناسەقامگیری لەم ناوچەیە دروست دەکا. چونکە قەتەریش پەیوەندی لەگەڵ ئێران و حەماسیش هەیە ئەویش تاوانبار دەکرێت بە هاوکاریکردنی تێرۆریستان لەم ناوچەیەدا. جا بۆیە پەیوەندیەکان لەگەڵیدا پچڕاوە. تورکیاش پەیوەندیەکی نزیکی لەگەڵ قەتەردا هەیە و گوتوویەتی هەوڵ دەدات ڕۆڵی ناوبژیوانی بگێڕێت لە نێوان قەتەر و وڵاتانی کەنداودا. هەر پاش بڕیارەکە پشێوی و ئاڵۆزی لە قەتەر دروست بوو. دراوی وڵاتەکە دابەزی و خەڵکی لە دۆحا ڕوویان کردە بازاڕەکان بۆ ئەمبارکردنی خواردن لە ماڵەوە.